ئەم یاقوتە ڕەنگسوورە جوانانە نمونەی هەناری شیرین و ترش و مێخۆشی هەڵەبجەن. ئەم ساڵ سەرباریەوەی وشکە ساڵی بوو، بەڵام هەناری هەڵەبجە جوانی و ناوبانگی خۆی لەدەست نەدا. باخەوانان و جوتیارانی هەڵەبجە سەرباری گرفتەکانی کەماوی و وشکە ساڵی توانیان باشترین هەنار بەرهەم بهێنن. وەک ساڵانی پێشتر بازاڕی میوەی پاییزە بە هەنار بڕازێننەوە. فەلاح جوتیارێکی گوندی کوڵکنی شارەزورە زۆر لە بەرهەمەکانی ئەم ساڵی ڕازیە و دەڵێت بەرهەمەکانی بە پێچەوانەی ساڵانی پێشتر زیادی کردووە. بەرهەمی خۆمانەیە هەمووی گوندی کوڵکنیە، ئەوە هەناری خۆمانە، لۆبیا، تۆفەرەنگی ڕوبە هەنارە، هەموو شتەکانمان خۆمانی. سپاس بۆ خوا لایەمە بپێ ئاوشتمان باشە گوندی کوڵکنی لەخوا بە زیایە هیچ کێشەیەکمان نەبووە. بەرەوبووم هەڵکو ساڵانی ڕابردوو باشتر بووە، خراپتر نەبووە. سپاس بۆخوا. ئەو ناوچانەی ئاویان هەبوو ئەم ساڵ خاوەنی بەرهەمێکی باشی هەنار بوون، وەک خۆشیان دەڵێن هەنارەکەیان دەرەجەیەکی هەنارە. هەناری چاکە دەرەجە یەک ئاوی بووە، هەنارەکەی زۆر چاکە. منی ڕۆبنارەکەی هینی خۆمە بەدەست کردومە ڕۆبناری چاکە. وەڵا بەرهەمەکە ئاو ینی کەتینجی بوو، بەرهەمەکەی خراو بوو. هەنا ئەوەی ئاوی هەیە شکر هەنار باشە، بەس هەیە زۆر خراوە. هەنارەکە باشە بەس هینی وا هەیە کەنەی بوو خراو بوو هەنارەکەی، هەیە پار باش بوو تا ئیمساڵ هەیژە ئیمساڵ ئەوسانی ئەیبینن دەرەجەیەک هەنارە باش. لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 9852 نمزەوی بە باخی هەنار چێنراوە. ساڵانە 3400 دوتیار سەرقاڵی بەرهەمێنانی هەنارن. توانیویانە نزیکەی 30,000 تۆن بەرهەمی هەنار بخەنە بازاڕەکانی هەرێم و عێراقەوە. بەڵام بۆ ئەم ساڵ ئەم بڕێیە بەهۆی قەیرانی وشکە ساڵیەوە کەمی کردووە. ئەم ساڵ بەرهەمەکە دابەزێ بۆ نیو، بەڵام ئەو شوێنانەی کە سەرچاوەکانیان ئاوی بیرە یان ئاوی سەرچاوەکانیان ماوە ئەوان ئینتاجیان زۆر باشە ئەم ساڵ، بەڵام ئەو شوێنە پێبنارەکان سەرچاوەکانیان ئاوی کانیا بوو ئەم ساڵ زۆر زەرێریان بەرکەوتووە و بەرهەمیان کەمی کردووە. بە ئامانجی بە بازاڕکردنی بەرهەمی هەنەر و بەرهەمە ناوخۆیەکان و پیشەدەستیەکان لە پارێزگای هەڵەبجە حوتەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەڕێوەچوو. بڕیارە ماوەی 3 ڕۆژ ئەم فستیڤاڵە بەردەوام بێت. لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەشدا هەزاران هاوڵاتی بەشداریان کرد. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.